کە ئێمە چوار لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان مەبدەئیەن ڕێککەوتین لەسەر پرۆژەیەک بۆ گفتوگۆکردن لەگەڵ لایەنەکانی عێراق بۆ پێکهێنانی کابینی نوێی حکوومەتی عێراقی. بۆ دیارە برادرانی پارتی و یەکێتیش کە هەردوو لا تەشریفیان هێناوە باسییان لە پرۆژەیەکیان کردو کە پرۆژەیەکیان هەیە. ئێمەش پێمان ڕاگەیاندون کە ئەو پرۆژێ بەدەست ئەم چوار لایەنە بگاوە، ئەو چوار لایەنە دیراسەی دەکەن و دوای ئەوە بڕیاری چۆنیەتی گفتوگۆکردن و بەیەکەوەبوون یا بەیەکەوە نەبوون بۆ گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی عێراقی دەکەوتە دەست ئەم چوار لایەنە کە بەیەکەوە مەبدەئیەن ڕێککەوتنمان هەیە. سەبارەت بە هەڵبژاردننی 30 ئەیلولیش ئێمە کۆمەڵی ئیسلامی وەک پێشتر ڕامان گەیاندووە لەبەرەوەی کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە، دەنگدان مافی خەڵکە و وەکو بەرگریکردیش لە پرەنسیپەکانی خۆمان و قەناعەتەکانی خۆمان کە دەمێکە داکۆشی دەکەین کە پێویستە ئێمە احتیفاز بە مەبادیەکانی خۆمانەوە بکەین، بە قەناعەتەکانی خۆمانەوە بکەین و ئەم بارودۆخی ئێستاشمان حکومەت و پەرلەمان پێویستی بەڕاستی بە ئەوە هەیە کە حکوومەتێکیکە پێک بهێنرێتەوە و پەرلەمانێککە دروست بکرێتەوە بە پێویستمان زانیوە کە ئەم هەڵبژاردنە لە کاری خۆیدا بکرێت و هاوڵاتیان دەنجی خۆیان بدەن و پاش ئەمە دیارە حکوومەتێکی نوێ پێک دەهێنرێتەوە پەرلەمانێککە دەست بەکار دەبێتەوە. سەبارەت بە هەڵبژاردننی 30 ئەیلول پێشتریش ئێمە ڕێی برایانی کۆمەڵمان دەزانی لەوەی کە ئەوان موافقن لەوەی کە لە کات و ساتی خۆیدا ئەنجام بدرێت و ئێمەش ئێستا باس لەوە دەکەین کە مادام کاتێک بە پێویست زاندرا تەمەنی پەرلەمان درێژکرێتەوە بەڵام زۆر گلەی هاتە سەر خەڵکی کوردستان و سەر پەرلەمان، ئێستا پێویست ناکە جاریشتر دەست بۆ ئەم بابەتە بەرین و هەوڵ بدەین پشتیوانەیەکی سیاسی کۆمەڵایەتی بۆ حکوومەتی داهاتوو دروستکەین لە ڕێگەی ئەوەی کە هەڵبژاردنێکی تازە بکەین و پەرلەمانێکی تازە هەڵبژێنینەوە و بکەوین دەتوانین بڵین لاپەڕەیەکی نوێش هەڵدەینەوە لە پەیوەندەکانی کۆی ئەو لایەنانەی کە لەناو پرۆسەی سیاسیدان. ئەمە دوو بابەتی کە تقریبەن هەردوو گلامان لەسەری هاوڕا بووین. سەبارەت بە بابەتی دروستکردنی حکوومەتی فیدرالی دیارە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ برایانی یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەیەکی هاوبەشمان ئامادە کردبوو و لیژنەیەکی هاوبەشمان ئامادە کردبوو. زۆر لە مێژە لەگەڵ دروستکردنی ئەو لیژنەیە و لەگەڵ نووسینەوەی ئەو پرۆژەیە بانگشتی هەموو لایەنەکانیشمان کرد کەمە پێمان خۆشە ئێمە و یەکێتی بە تەنیا نەبین لەو نووسینەی پرۆژەوە لە وەفدەکەشدا. دیارە چوارلایەنی کە کاک عەبدولستاریش باسی کرد ڕێیەکی دیکەیان هەیە و ئەو ڕێیەش بەو شێوەیە کە ئەوان پرۆژەیەکیان هەبێت ئێمە پێمان باش بوو پرۆژەکە تێکەڵاو بکەین و پرۆژەکەوا دەوڵەمەند بکەین کە یەک کوتلەی دیاری کراو هەبێت لەم بارودۆخە قورسەی کە ئێستا کورد تێیدایە بۆ بەدەستێنانی بەرژەوەندەی باڵاکانی نەتەوەی نیشتیمانی لە عێراق لە چوارچێوەی ئەو دەستوورەی کە هەموو لایەک ڕێی پێداوە و هەروەها بۆ ئەوەی کە ئەو کێشانەی کە ڕووبڕۆمان دەبنەوە ئەو تەحەدیاتانەی کە تەسەوور دەکەین ئەم قۆناغی ئێستا کۆمەڵک تەحەدی تازە دێنێتە گۆڕێ ئەویش پێکەوە بین و یەک ریزی نێوماڵی کوردی لەوێەوە دەست پێ بکەینەوە.